گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم. ئێستا بەڕێز ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئەو ئاوەڕۆی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاگاری بەخێر بێ. ئەم جارە لەم بڕیارەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چەند هاوبەشی ئەو سوودمەند دەبن؟ زۆر سپاس. بەدڵنیاییەوە بابەتەکانی لێ خۆش بوون کە ئەوە بۆ جاری شەشەمە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر دەدرێتن. پێشتر بە ڕێژەی 15% بووە. دەتوانین بڕێ هەموو هاوبەشانی هەرێمی کوردستانیان زۆرینەی کە لەو 1,200,000 کە باسمان کردیە کە وەکو داتاپێس لەلایەن بەڕێوەبەرەتەکانی ئاو هەیە هەمویان هەر سوودمەند دەبن چونکە بە شێوەیەک لە شێوەکان بەشی زۆرینەیان ینی هەمویان قەرزاری ئاون بە دڵنیاییەوە زۆرینەیان دەتوانن برێم سەروی سەتانەوەت. ینی بۆ نمونە بە ڕێژەی چەندە پارەکەی ئەگەر بە ڕێژەی 100 باس بکەین تقریبان دەتوانین برێم زیاتر لە ملیۆنێک هاوبەشمان سوودمەند دەبیتن لە بابەتی لێخۆشبوونی لە قەرزەکانی. دەستان پێ کردووە بە وەرگرتنەوەی قەرزەکان باوا بڵێن لە 8 مانگ دوای دەرچوونی فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت و تعمیمکردنی بەسەر بەڕێوەبەراتیەکان ئێمەش وەکو بەڕێوەبەراتی گشتی ئاوەڕۆ دوای ئاگادارکردنەوەمان لەلایەن جەنابی وەزیری شارەوانی بەوەیکەوە کارەکان دەست پێ بکرێتن. ئەمە لە 8 مانگەوە دەست بە کار بووینە هەر دوا بە دوای جێژنەکانی ڕەمەزان کاری لێخۆشبوون یان لێدەرکردنی 120 ڕێژەی 120 دەکرێ لە قەرزی کرێ ئاو لە هەموو ئۆفیسەکانی ئەوانی کۆمپانیان تر لە ناو بەڕێوەبەراتیەکان هەر زۆرە قەرزێک لەسەر هاوڵاتیان بیتن بە ناوی کرێ ئاو 120 داشکانی بۆ دەکرێت. ئەو پارەی کە لای هاوڵاتیانە چەندە کاگاری؟ تقریبا بە حدودی 650 ملیارمان قەرز لای هاوڵاتیان هەیە. باشە بەدەمەوە هاتنی هاوڵاتیان و هاوبەشانی ئەو چۆنە بۆ ئەم بڕیارە 120 بڕێکی کەم نییە بۆ پارەیە. بەدڵنیایی بابەتەکە زۆر گەرم و گوڕە دوا بە دوای ئەوەی کەەوە پێشتر وا بڕیار بکەوە هەر هاوڵاتیەکەوە تەواوی قەرزەکان بگەڕێنێتەوە 120 داشکانی بۆ بکرێتە بەرەندە ئێستا کەدا هەر هاوڵاتیەک توانای هەر بڕەپارەیەکی هەیە لە قەرزەکەی خۆی دەتانی بگەڕێنیتەوە 120 داشکانی بۆ دەکرێتن. باشە تاکەی ئەم پرۆسەیە بەردەوام دەبێت تاکەی لێخۆشبوونی 120 بۆ هاوڵاتیان بەردەستە. بەێ فەرمانی جەنابیان ئەوەیە کە تاکو و قەیرانی دارایی بۆ شێوازە بیتن بۆ باشسوکردن لەسەر باشسوکردنی هاوڵاتیان و لێخۆشبوون لەو بڕە بەردەوام دەبیتن. ئێمەش لە دوای فەرمانی بەڕێزیان بەردەوام دەبین لەو وەبەتی هەتا فەرمانێکمان لۆدێتن بەڕاگرتنی. زۆر باشە کاگاری مەبەستمەکە هەندێک بابەتی دیکەش لەگەڵ بەڕێزت باس بکەم. زۆر جار لە هاوینان کێشەی کەم ئاوی دروست دەبێت بە تایبەت لە پارێزگای هەولێر. ئەم ساڵ ماشەڵڵا بارانێکی باش باریوە هیچ گەرانتیەکەیە بۆ ئەوەی کێشەی کەم ئاوی نەبێت؟ بڵێ لەخوا بەزیار بێتن ئەو ساڵەکە ڕێژەیەکی زۆر باش بارانباری و دەتوانین برێن سەروی ئەو معدەلانەی کە پێشتر ساڵ ئەگە بەراورد بکەین لەگە ساڵانی ڕۆیشتوو یان لەگەر معدەلی بارانبارینی ساڵانە لە هەموو هەرێمی کوردستان ڕێژەکە سەروی معدەلە. لە منتیقە سیاییەکان دەتوانین برین زۆر مەزمون دەبیتن بە تایبەتی ئەو منتیقانێکەوە حەوزەکانیان مەوسمیە ئاستی ئاو وەکو ئاگادارن کەەوە کاناوێکی زۆر کانی و کاناویەکان زۆربیان تەقینەوە بەڕان لە ئەو شوێنانی کەەوە بیرن و لە دەشتەکان زیاتر حکمی ئەوەی کەەوە ئاستی ئاوی ژێرزەوی بەردەوام دادەبەزیتن و حەوزەکانیان قوڵن ئەوانە پێویستیان بە چەند ساڵێک دەبیتن کەەوە پێویستی بە چارشکردنەوە هەبیتن و چەند جارێک کەش بەو شێوە باران بارێتن یان بڕێک زەخت لەسەر بیرەکان کەم کرێتەوە بە دروستکردنی پرۆژێکی استراتیژی کە بەشێک لەو بیرانە دابخرێتن اینجا سەبر ئاستی ئاو هەردەچێتەوە بەڵام وەکو ئامادەکاری لە هەموو بەڕێوەبەرەتەکانی ئاو لە هەرێمی کوردستان کە ژمارەیان سادە بەڕێوەبەرەتیە ئامادەکاری کرایە چ لە ڕێی پلانی کورتخایەن پلانی ساڵانە و پلانی درێژخایانیش ئەوەی کە پەیوەندی بە پرۆژە استراتیژیەکان هەیە چەند پرۆژەیەکمان هەیە ئێستا کە لە ژێر جێبەجێکردنە لەوانەیە لە ماوەی نێزیکیش پرۆژەیەش کەش لە پرۆژە استراتیژیەکان کە لە پلان دانرا بوو ئەعلان بکرێتن. ئەو پرۆژانەی ئەو پلانانێکەوە کورتخایانن ئەوانی کە عیلاقی بەکاری ڕۆژانە هەیە هەم لێدانەوەی بیرە هەم شۆڕکردنەوەی بیرەکانە هەم چاکردنەوەی تۆڕەکانە ڕێخستنیان بەوەی کە بتوانرێتن بە کەمیەی متەساوی ئەو لە هاوڵاتیان بزیدن و چاکردنەوەی ئەو پرۆژانێک کە هەیە کە ژمارەیان نزیکی 90 پرۆژەیە لە هەرێمی کوردستان پرۆژە استراتیژیەکان کە ئاوی سەرزەوی وەردەگرن و دوای خاوێنکردنەوەیان و تەتیرکردنیان لە هاوڵاتیان دەسیتن ئەوش بە بەردەوام کاری لەسەر دەکرێتن فراوانکردنی تۆڕەکانە چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی هاوڵاتیانە بە شێوەیەکی ڕۆژانە و ئەوانی تر پلانانێکەوە کورتخایانن یان لە ماوەی ساڵێکی جێبەجێ دەکرێتن دانانی تۆڕی ئاوە گۆڕینی تۆڕی ئاوە لێدانی بیری
بەدیلە یان لێدانی بیری نوێ تاتوانن گەرنتی بن بە هاوڵاتیان کام هاوی نەبێ ئەو نابن بە هەموو توانای خۆمە کار دەکەین لە بۆ ئەوەی کەەوە هاوڵاتیان کەمترین چێشۆگرفتیان هەبیتە زۆر باشە ئاستی ئاوی ژێرزەویمان زیادی کردووە کاگای لە هەندێک شوێن بەڕێ بە دڵنیاییەوە ئاستی ئاوی ژێرزەوی بەتایبەتی مەنتیقەسیاییەکان و مەنتیقانەی کە شاخاوینە یان ئەو شوێنانی کە حەوزە مەوسمیەکانی پێدرێن کە لەگە بارانبارین ئاستی بەرز دەبیتەوە بەڵام ئەو حەوزانی کە استراتیجینە و بە هەزاران ساڵ پێویستە کە ئەو مەنتیقەیە ئەو تەبەقاتانە ئاوی ئەوە کردیە هەرگرتێ لە خۆی بەڵام ئەوان دەوانێت کاتێکی دەوێتن تا چارج دەبێتەوە زۆر باشە بڕیارەکە ینی وا باسکراوە لە چەند ڕۆژی داهاتوودا شەپۆلێکی توندی بارانبارین هەرێمی کوردستان ئەگرێتەوە ئێوە ئامادەکاریتان کردووە چاوەڕێکن کام شەپۆلە هیچ زیانێک بە تۆڕەکانی ئاو بگەێنێت لە هەموو هەرێمی کوردستان کاتێک ئەو بابەتە دێتە گۆڕێکەوە شەپۆلێکی زریان یان بارانبارینی بەهێز دەبێتن وەک ئەوەی کە ئێستاکە باز دەکرێت کە لە بەیانی ڕۆژی دووشەمە ئێوارەکەیەوە دەست پێ دەکاتنەوە چەند ڕۆژێکی دەخانیتن بە هەمە هەنجی لە نێوان گشتدانەکان چ بەڕێوەبەرەتەکانی ئاوەڕۆیە شارەوانیەکانە کە دیفاع مەدەنی بەرگری شارستانی گشت لایەنەکانی کە تایبەتمەندن بەو بابەتەوە کە زیاتر لە دە لایەنن لە ڕێی یەکە کارجێڕیەکان چ پارێزگا چ یەکە ئیدارەکان چ قایمقامێتەکان چ ناحیەکان کۆبنەوەی خۆیان ئەنجام دەدەن ئامادەکاریەکان کرایەوە پێشتریش زۆربەی زۆری ئەو مەساری کەندە تەبیعیەکان هەروەها ئاوەڕۆکانی ناو شارەکان قایمکردنەوە بۆ کرایە لە ئێستاکەش ماوەی 2 ڕۆژ دەبیتە جارێشکە پێداسوودنەوەک بە هەموو ئەو شوێنانە کرایە و هەر شوێنێک ئەگە دیترا بیتن گیرا بیتن یان کێشەیەکی بیان گرفتێکی چارەسەر کرایە زۆر باشە کاگاری پێشتر کێشەی لێدانی بیر هەبوو بە شێوەی نهێنی و نایاسایی توانی وتانە ئەوە کۆنتترۆل بکەن بڵێ ئەو بابەتە زیاتر پەیوەندی بە بەڕێوەبەراتی سەرچاوەکانی ئاو هەیە ئەوەی ئەمە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ وەکو لایەنێکی حکومی چاودێری هەموو بابەتێکی لێدانی بیر دەکەین لێرە کوردستان شوێنێک ببینیکەوە بابەتێکی نایاسایی هەیە بە ڕاستەوخۆ یەکە ئیداریەکان یان بەڕێوەبەرایەتی گشتی تایبەتمەند ئاگادار دەکرێتەوە دەتوانین برێن هەتا ڕێژێکی زۆر باش کەم بوویتەوە کە چاودێرێکی زۆر وەردەکرێتن هەر ئامێرێک لەو ئامێرانش لەو ماوەی ئەو 2 ساڵەی ژیرا بیتن ئامێرەکە وردو خاش کرایە و دواتر نادرایە بۆ کارگەکانی ئاسن و توێنراینەوە ینی بۆی وا دەکاتن کە بەشێک لەو کێشە و گرفتانە کەم بیتەوە باشە ئەمڕۆ لە کۆنفرانسی ئەو لە بەغدا وەزیری سەرچاوەکانی ئەوتی کە عێراق لە نێو هێڵی هەژاری ئەودایە مەبەستمەکە بزانم هەرێمی کوردستان لەکوێ ئەم هێڵە هەژاریەدایە تاوان کە بەڕێزیان باسیەوەی دەکاتن باسی هەموو عێراق دەکات دەتوانین برێن هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان باشترە بەهۆی ئەوەی کەوا مەخزوونێکمان هەیە لە تیاکان مەخزوونێکمان هەیە لەو مەنتیقە تیاییانە ئاوی ژێرزەویمان هەیە و زۆربەی زۆری دابارینی باران لە هەرێمی کوردستانە وەکو ئەگەر بگەڕێەوە سەر ئەو نەخشانەی کە تایبەتن بە بارانبارین هەرێمی کوردستان لە زۆرترینەکانە بە تایبەتی مەنتیقە شاخاویەکان و دەکرێتن ئیسفادەی باشتر بکرێتن بەوەی کەوە ئەمە خۆمان لەو هێڵەی ڕزگارکەین و بینێ دەرێو هێڵەی بەوەی کەوە بتانی چەندین بەنداو دروست بکرێتن بەنداو لە بەنداوی زۆر بچووک لەسەر ستریمێکی مەوسمی کە ساڵانە بەس تەنها بارانبارین کە دەبیتن ئاوی پێدا دێتن لەگەر ئەو ڕووبارانێک کە هەیە چ ڕووباری خابوورە چ زەی گەورەیە زەی بچووکە سیروانە ئەلوەندە ئەوانە هەمووی دەتوانرێتن کاری لەسەر بکرێتن بەنداوی گەورەشی لێ دروستکرێ وەسەتشی دروستکرێ بزووشی لێ دروستکرێتن بۆ گڵدانەوەی زۆر سپاسی ئامادەبوون تەکەم بەڕێز ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئەو ئاوەڕۆی هەرێمی کوردستان زۆر بەخێر بیت